نسکە پەنجەکە گەنابنێ سەر دڵم چاو جوان نسکە پەنجەکە دخوا باواشێنم کە ئەی هەوەر بە ئاگریجەکە گەنا باواشێنم کە نەشمی جەن بە ئاگریجەکە لای 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 کەوی گردن بە خاڵی جان 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 وەنەوشەی چواردە ساڵی بۆچ 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 کوشتومی بەوش و منداڵی وەی وەنەوشەی چواردە ساڵی پرسیم لاچی من ئەی هەوەر ئەو قەبرە کێیە بەخوا پرسیم لاچی من جانەکەم ئەو قەبرە کێیە وتی قەبری مەجنونە شێتی کوشتەی لەیلەیە فەرمووی قەبری مەجنونە شێتی کوشتەی لەیلەیە لای 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 کەوی گردن بە خاڵی جان 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 شەرمم بۆ خات و خاڵی بۆچ 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 پشتۆمی بەش و منداڵی ئەرێ ڕاستەی خەیابان نەشمی گیان باخی میلەتە ئەرێ ڕاستەی خەیابان ئەی هەوەر باخی میلەتە ئەرێک ڕازاکەی بارێت چاو جوان چیتی شیرکەتە ئەرێک ڕازاکەی بارێت ئەی هەوەر چیتی شیرکەتە لای 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 کەوی گردن بە خاڵی جان 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 کوشتومی بەوش و منداڵی